ترسان لەخوا بەڕێزەکانم هۆکاری سەرکەوتنە لە هەموو زەلیلیەک ڕزگاربوونە لێی. وقال الذين كفروا لرسلهم لنخرجنكم من أرضنا أو لتعودن في ملتنا فأوحى إليهم ربهم لنهلكن الظالمين ولنسكننكم الأرض من بعدهم ذلك لمن خاف مقامي وخاف وعيد. بێباوەڕان هەڕەشەیان لە پێغەمبەرەکان کرد وەکو خوای گەورە دەفەرمێ، هەڕەشەیان لە پێغەمبەرەکانیان دەکرد دەیانوت یا دەبێ بگەڕێنەوە سەر دینەکەی ئێمە دینی باو باپیرانتان یا دەرتان دەکەین لە وڵاتی خۆمان، دەرتان دەکەین لە شاری خۆمان. کە ئەنەما ئەم زەویە زەوی باوکو باپیرێتی، نازانێت زەوی ئەو خوایە کە پێغەمبەران خەڵکی بۆ لا بانگ دەکەن. هەندێک کەس ئەوە پیشەیەتی، ئەوە ئیشیەتی، یا دەبێت تۆ لەگەڵ من بی، یا لە حیزبەکەی من دابی، یا پشتیوانی من بکەی، یا نابێ لێرە بی، یا نابێ لێرە بی. زەوی زەوی خوایە، ئەرض الله، هەمومان مڵکی خواین. ئێستا تۆ هەڕەشە لە خەڵک دەکەی کە وەکو تۆ نەکا دەریکەی یا تیرۆریکەی یا بە هەر شێوەیەک بێ ئەزیەتی بدەی. ئاوایان بە پێغەمبەران دەوت عەلەیهیم السەڵاتو وەسەلام. ئەی پەروەردگار چ دڵنەواییەکی پێغەمبەرەکانی کرد لە بەرامبەر هەڕەشەی کافرەکان؟ پێی فەرموون فەئەوحا ئیلەیهیم ڕەبوهم لەنوهلیکەنە الظالمین. ئەی نێردراوەکانم خەمتان نەبێ، خەفەت مەخۆن، ئەو ستەمکارانە لە ناو دەبین، بۆیان ناچێتە سەر. دەبێ قەسرەکانیان جێبێڵن، کۆشکەکانیان، ماڵەکانیان، پارەی بانقەکانیان، حیمایە و سیارەکانیان دەبێ هەمووی جێبێڵن، لە ناویان دەبین. وەلەنوسکینەنەکم الأرض من بعدهم. ئەم زەویە ئێوەی تێدا نیشتەجێ دەکەین، بەڵام بەمەرجێک. ذلك ئەمە بۆ چێ؟ ئەم پاداشتەی خوا، ئەم وعدەی خوا بۆ چێە؟ بۆ ئەوانەیە کە حیزبایەتی دەکەنەوە، ئەی بۆ ئەوانەیە کە خەریکی ئاژاوە جێڕووی فیتنەنە، ئەی بۆ ئەوانەیە خەڵک بە کافر دادەنێن و خوێنی خەڵک حەڵاڵ دەکەن. ناوەڵە دیسان بۆ ئەوانەش نییە. ئەی بۆ ئەوانەیە کاکە با بڕژێنە سەر شەقام، کوڕە با دار و بەردیان بەسەردا بڕۆخێن و کاولیکەین. نەوەڵا بۆ ئەوانەش نییە. بۆچێ؟ ذلك لمن خاف مقامی وخاف وعید. ئەو وعدەی خوای گەورە کە وعدی داوە زاڵم مستەمکار لە ناوبەرێ ئێوە لە شوێنیان دابنێ، بۆ ئەو کەسانەیە کە لە خوا دەترسن، ئەو کەسانەیە لەو ڕۆژە دەترسن کە ڕوبەڕووی پەروەردگاریان دەبنە و محاسبەیان دەکا بۆی خۆیان لە حرام دەپارێزن، بۆ ئەو کەسانەیە لە هەڕەشەکانی خوا دەترسن.